الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بسم الله الرحمن الرحيم. إذا جاء نصر الله والفتح ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا فسبح بحمد ربك واستغفره إنه كان توابا. واتا كاتكوا سەرکەوتنی الله تعالى لە بۆ يا رسول الله بەسەر دوژمنانت و هەروها شاری مەکە ئازاد دەبی، ئیتر لەو کاتە دەبینی خەڵکی پۆل بە پۆل و فەوز بە فەوز دێن داخلی دایرەی ئیسلام دەبن. لەو حاڵەتەدا تەسبیحی پەروەردگارت بکە و حەمد و ثەنای بکە و داوای لێخۆشبوون بکە، چونکە الله تعالى تەوابە. لە دوای دابەزینی ئەو سوورەتە وەکو لە ڕوایەتێکدا کە ئیمامی مسلم ڕوایەت کرێ دایکمەنە عایشە دەجێڕێت خوالی ڕازی بی دەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر دەیفەرموو سبحان الله وبحمده استغفر الله واتوب إليه. دەڵێ پێم گویا یا رسول الله دەبینم زۆر ئەو ذیکرە دەکەی، ئەویش دەفەرمی خوای گەورە خەبەڕەنی ڕەبی، پەروەردگارم هەواڵی پێدایمە ئەگەر علامەتێک لە ئومەتەکەی خۆم ببینم ئەوە زۆر ئەو ذیکرە بکەم، ئیتر ئەمنیش بینیم لۆیە ئەو ذیکرە زۆر دەکەم. ئەوجا ئەو سوورەتە دەخوێنی تۆ ئیذا جاء نصر الله والفتح. لە ڕوایەتێشکە کە بوخاری مسلم ڕواتیان کردی عینی دایکمەنە عایشە دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە دوای ئەو دابەزینی ئەو سوورەتەدا لە ڕکوع و لە سجودی دەیفەرموو سبحانك اللهم ربنا وبحمدك اللهم اغفر لي. اینجا دەفەرمی يتأول القرآن، واتە پێغەمبەر صلی الله علیه و سلم يتأول واتە تطبیقی دەکرد ئەو فەرمانەی کە پێی کرایە جێبەجێی دەکرد پێغەمبەر صلی الله عليه وسلم. و هەروها لە ڕوایەتێک ئیمام بوخاری ڕوایەتی کردیە ابن عباس خوای گەورە لە خۆی بای ڕازی بی دەجێڕێتەوە لە بۆمان دەفەرمی لە زمانی خلافەتی ئیمامی عومەر خوای لە ڕازی بی ئیمامی عومەر ئەمنی لە مەجلیسەکەی خۆی دادەنا کاتێکەوە خەلیفە بوو لەگەڵ لەگەڵ کەسانێک لە مەجلیسیویکەوە بە تەمەن بوون لەوانەی کەوا لە بەدر بەشداریان کردبوو، ئەشیاخی بەدر. ئێتە دەفەرمی ئیوا هەبوو دەیگو باشە دیارە ئەو کاتە ئیبن عەباس تەمەنێکی کەمی هەبووە، گەنج بووە، دەفەرمی وەکو بڵێ لە دڵیان بوو باشە لۆ ئەوە دەین تە مەجلیسی ئێمە دای دەنێ. دەفەرمی ڕۆژێک ئیمامی عومەر بانجی کردم زانیم کارێکی پێمە. دەفەرمی کاتێکەوە هەممان دانیشتین لەگەڵ ئەو پیاوە بەڕێزانە ئیمامی عومەر پرسیاری کرد چی دەزانن دەربارەی سوورەتی ئەننەسر، چی دەزانن دەربارەی سوورەتی ئەننەسر هەتا سوورەتەکەی لێ خوێندنەوە. دەفەرمی هەندێکیان گوتیان الله تعالى فەرمانی پێکردینە حەمد و سەنا و ئیستیغفار بکەین کاتێکەوە خوای گەورە نەسرەتمان دەدا و واروە فەتحی مەککە دەبی. هەندێکیان گوتیان ئێمە هیچ نازان، هەندێکیان هەر بێدەنگ بوون. ئیتر دەفەرمی بە منی گوت ئیمامی عومەر ئەتوو چی دەڵێی دەربارەی ئەو سوورەتە؟ فەرمووی ئەمنیش گوتم هو أجل رسول الله صلى الله عليه وسلم أعلمه الله له. نخير أوا باز لا أجل پیغمبر دكا صلى الله عليه وسلم خواهي قورة پیراغان ديا كاتكوا إذا جاء نصر الله والفتح فتح مكة فذاك علامة أجلك. أقد نصرت بيني وفتح مكة جبو أوا بزانا نشاني نزيق بونوي أزلت لو فسبح بحمد ربك واستغفر إنه كان توابا. يتدفر كوام قد إمام عمر فرموي ما أعلم منها إلا ما تعلم. أمنش هر أول يدزانم كأتو دلي كواتلير دا فضل ابن عباس خواهي يقول لي رازي بي لقل باقي أصحابي ديكا كبيغمبر صلى الله عليه وسلم دعاي لو كربو كوافيري تفسير قرآني بيروز ببيتن. يتلوكو ابن القيم رحمة خوالي بدلي براستي وفهمي يشي زور وردة لا كان القرآن بيروس كابن عباس بوشي ودرش بيدك خوي يقول خوي باي برازي بيتن دفن بروي خوي يقول الليل ده دفرمي إذا جاء نصر الله الفتح ورأيت الناس يدخلون في دين أفواجا فسبح بحمد ربك واستغفر. ده هو استغفار بيغمبر دك صلى الله عليه وسلم برامبر بتسي كاتك ونصرته فتحات إيدي دلي ظاهرا استغفار لبوي كإنسان تاواني شكر بي أو زده استغفار بك برام لير ده خوي يقول برامبر بنصر وفتح دفرمي استغفار بك كواتا دڵێ لێرەدا شتێکی دیکە هەیە بەرامبەر ئەو ئیستیغفارەی کە ئەویش ئەوەیە فعلا ئەزەلت نزیک بوویتەوە یا رەسوول الله مهمە و تەبلیغەکەی کە پێت ڕاستپێردرا بوو کۆتایی پێدێ لێ زۆر داوای ئیستیغفار بکە تاوەکو ئەو پلەپایەکە بۆت ئامادەکرا بۆ ئیستیغفارە بەدەستی بینی.
بەڵێ بەو شێوەیە ئیتر لۆیە تەمەشا دەکەی هەموو شتێکی با بڵێن بە قەدر و قیمەتیش لەو شریعەتەی ئێمە بە ئیستیغفار کۆتایی پێهاتیە. وەکو نوێژ کە پێغەمبەر صلی الله علیه و سلم نوێژی کۆتایی پێ با بڵێن سەلام دێتونە نوێژ سێ زانە ئەستەغفر الله کە چەند گەورەیە نوێژ ئەستەغفر الله و هەروەها با بڵێن فەریضەی حەج کە کۆتایی پێ دەوەکو لە قورئان پیرۆز هاتێ ئیستیغفار بکە. ئیتر هەموو کار و کردەوەیەکی با بڵێن بە قەدر و قیمەت بە ئیستیغفار کۆتایی پێدێ. ئەو دەعوە و بەلاغەی کە بە پێغەمبەریش ڕاستپێرەکە قەزیەیەکی زۆر گەورەیە بە ئیستیغفار کۆتایی پێدێ و تەمەنی پێغەمبەر صلی الله علیه و سلم قەزیەیەکی زۆر گەورەیە عینی بە ئیستیغفار کۆتایی پێدێ. لۆیە ئێمەش اقتدا بە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە لە هەموو ژیانی زۆر ئیستیغفار کردو بە تایبەتی لە کۆتاییدا پێویستە ئێمەش لە هەموو ژیانماندا زۆر تەوبە و ئیستیغفار بکەین و بە تایبەتیش کە حەز دەکەی کەوتیە تەمەن یاخود نەخۆشی یاخود ظاهرەن بە حسابات لە مردن نزیکی بە بەردەوامی تەوبە و ئیستیغفار بکە لەو کاتە زیاتریش تەوبە و ئیستیغفار بکە تاوەکو زۆر بە پاچی بگەیە و خزمەت پەروەردگارت. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين.